بینەرانی عزیزی پێشنگ تیV ئێوارەتان باش. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکی دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشنگ تیV. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 31 ئایاری 2023 لە سێتەوەرێکی سەرێکی پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە بڕیارەکەی دوێنێی دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە پەرلەمانی کوردستان تاوتوێی ئەم بابەتە دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. پاشان سەبارەت بە کێشەی ناوچە بگورن ناوچە کێشە لەسەرەکان و ڕێگە چارە جیاوازەکان بەرنامەیەکی ترمان دەبێت و سبەینە 1 حوزەیران ڕۆژی جیهانی منداڵانە لەم بابەتێشەوە بەرنامەیەکی ترمان دەبێت. هەڵبەت بڕگە و بابەت و ڕێپۆرتاژی جیاوازیش لە نێوان بەرنامەکاندا دەبینن. وەک هەموو جارە ئێوەش دەتوانن بەشدار بن بە نووسینی کۆمنت و بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بە شێوەی کۆمنت ئێمە ئاراستەی میوانانی بەرنامەکەی دەکەین. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵای بینەرانی عزیز هەروەک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە بڕیاری دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە درێژکردنەوەی ماوەی پەرلەمانی کوردستان و هەڵپەساردنی ئەو بڕیارانەی کە تا ئێستا درابوو. ئەم تەوەرە تاوتوێ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارف ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوەش باش و سپاسی بۆ تۆ هاوڕێ بنات بۆ خۆت و بۆ ستافی بەرنامەکەت. دوێنێ دادگای فیدراڵی لە بەغداد بڕیاریدا سەبارەت بە ماوەی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستان و باتڵکردنەوەی ئەو بڕیارانەی کە پەرلەمان دابووی لە 6 تشرینی یەکەمەوە هەتاوەکو ئێستا. هەڵە دەمە یەکەم جار نییە کە پەرلەمانی کوردستان ماوەی خۆی درێژ دەکاتەوە، بەڵام بۆچی ئەمجارە دادگای فیدراڵی ئەم بڕیارە دەدات؟ بە شێوەیەکی ویستم بڕیاری دادگا بڕیارێکی یاساییە بگشتی، بەڵام لەم حاڵەتەدا چەندێک ئەتوانی وەکو سیاسی تەماشای بکەین؟ ئەگە سەرنج بین ئەوەی خۆشی ئیشارە پێیا ئەمە یەکەم جار نییە کە پەرلەمانی کوردستان یا هەڵبژاردن لە کوردستانە دوانەخرێ یا بەسەر خودی پەرلەمانەکە مثلەن نەچێتە دوامە واقعەتی ناجێگیری وەزی سیاسی کوردستان و یا ڕێنەکەوتنی دوو هێزی سیاسی لە دابەشکردن و تەقسیم بەندێکە لە ناوچەی سەوز و زەردایکەن بۆ ئەو کێشەژانی کە لە بینیانەیە لەسەر زۆر مەسایل بۆی کە هەتا چەند سەهمیان هەیە، چەند بەشیان هەیە لە پەرلەمانە، چەند بەشیان هەیە لە پێگەنانی حکوومەتە، چەند بەشیان هەیە لە بودجە لە هەر مەسایلێکە کەمە کێشەیەکە 30 ساڵە دەسەڵاتی هەردوو دەسەڵاتی پارتی وێچێتی یا بنەماڵی بارزانی بنەماڵی تاالبانی مەسەلەیەکە لە بەرچاوی خەڵکەوە کە بۆ تەوسوعی نفوسی خۆیان بە ئاشکرا دیارە هەر چێشمەکێشی ئەم دوو هێزە کامان ئەوێ باڵادەست بێ ئەتوانێت باڵادەست بێ هاوسەنگی هێز ڕاگرن. ئەمە واقعەتێکە لەم شوێنەوە بێ مەسیری ئەم هەڵبژاردن و انتخاباتانە بکەین کە کەرا خودی پەرلەمان و خودی انتخاباتەکەیان هیچ معنایەکی نییە، هیچ دەورێکی نیە و هیچ کێشەیەکیش حەل ناکە. حتا ئەگەر محکەمەی فێدرالیش کرد ئێنە سەری قەراری دەکەوێت ناتوانێت جوابگوی ئەوە بێت کە هەلومەرجی سیاسی لە کوردستانە ئەگۆڕێ یا مەسەڵەن ئاڵوگۆڕێک بەدەست پێگەێنێ ئەگەر چەند قەراری کەش و چەند داتا لەباری دەستوریشەوە فەرزیکە بەسەرانەکە انتخاباتکەن. ئەمە بە معنایەک ئێستا لەم دەورانەیە بەجیا لە چێژمەکێشی یەکێتی پارتی خۆی کە بەتایبەتی پارتی یەکێتی لە مۆقعەتێکی لاواز و هاوسەنگیێکی نزمەوە کەوتوەتە مۆقعێتەوە کە هەوڵەیە انتخابات دواکەوێت و لە هەمان کاتا هێزەکانی چێشمەکێشێکە لەبووی کە جەمەگەوێ دواکەوێت جەمەگەوێ پێشەکەوێ بۆیان ئیدارە ناکرێت ئامادە سیاسەکەیان بۆ ناکرێت هەلومەرجەکە نازانن چۆن وەڵام بنەوە. لە هەمان کاتا ئەوەی کە گرنگە خودی بزوتنەوەی کوردایەتی عمومەن بە دەسەڵاتی پارتی و چێشتەوە لە چێشمەکێشەکان لەگەڵ دەسەڵاتی سیاسی لە بەتایبەتی لەم دەورانەیە کە جۆرێک حکوومەتی عێراق سازدانەوەی خۆی خەریکە بەتایبەتی سوودانی کە بە پێی هەلومەرجێکی سیاسی لە عێراق و لە منتەقەیە جۆرێک سازماندانەوەی تازە بۆ پێگەنانی حکوومەتی عێراق ئەیانێ بکرد، بەڵام بە معنای نیە کە ناجێگیری سیاسی حەلە بێ. لەم مۆقعەتەوە جۆرێک پێگەی
حکوومەتی عێراق زیاتر چۆتە پێشەوە لەباری اقتصادی لەباری سیاسی لەباری ڕێخستنەوەی لەباری هەتا زۆر پێکاتی هەتا بۆیە ئەشتوانێ ئەو چەشمەکێشی کەیەتی لەگەڵ حکوومەتی هەرێما و لەگەڵ یەکێتی پارتیا ئەوێ دەسەڵاتیان کەم کاتەوە ئەوێ دەور و کارکردیان لەسەر پێکهاتی حکوومەتی عێراق لەسەر پێکاتی خۆیان یا لەسەر مەسەلەی تجارەت و قاچاقچێک کە بەنەوت ئەیکەن جۆرە دەستیان کوتاکە ئەمە لەم واقعەتەوە بێسەریکەن وە جۆرش دادگای فیدرالی شتێکی مستەقل و بێبەری نییە لە سیاسەتێک کە حکوومەتی عێراق ئەوێ بیکە ئەمە بەڕسمی بناسیین ئەمە چونکە گەر مەسەرم بۆ نمونە وەکوتۆتی لە چەند خاواتی کا لە چەند شتێکا بۆ دادگای فیدرالی نەهاتووە ئەم قەرار و یا ئەم بەندە قانونیە ئەم بەندە دەستوریە بەکاربێنەوە زەخت خاتە سەریان ئێستا لەبەرەوەی کە کێشەیەکی سیاسی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقا وجودی هەیە و حکوومەتی عێراق زۆرێک فەرزی هێژمۆنی خۆی سیاسەتەکانی خۆی پلانەکانی خۆی بەسەر کوردستانە بکە ئەم بڕیاری دادگای فیدرالی هێنێ لەمە کاتە ئەمانش بە جۆرێک جارێک پارتی خۆی بە تەنهای کە ئەم مقاومەیە یا یەکێتیەتە پاڵی یا یەکێتیەکێتە ئەچێتە ژێرە و پلانەوە و هەتا هێزەکانی تری کە بەنای ئۆپۆزیۆن بەتابەتی نەوەی نوێ جۆرە وە کۆڵی هەنگی لە دارا دۆزیوێتەوە ئەمە ئەهێنێت ویکا بە ئیمتیازێ بۆ خۆی بەڵام ئەستی مەسەلەکە چێشمەکێشی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقا کە ئایندەکەی معلوم نییە بەرەوچۆڕە ئایندەکەی نامعلومە نە حکوومەتی عێراق خۆشی بۆ هەڵبژاردن بۆی کە دیمان بەسەر دەورانی پێشووترا چەند انتخابات دواخرا سەرۆکەکەی دواخر کۆمار دواخرا سەرۆکی سەرۆک وەزیران دواخرا ئەمە هەمووی بۆ دادگای فیدرالی ئەمانی بەکارنێنە دادگای فیدرالی ئەداتی دەستی سیاسەتێکە کە جۆرێک هەیمەنە یا هێژمۆنی حکوومەتی عێراق وەسەر کوردستانە فەرزکە و خودی حکوومەتی هەرێمی شوهێزی چێتی و پارتی جۆرێک گەمەی سیاسیەکە لەم بینە جارێک وەکوتم یەکێتی پشتیوانی حکوومەتی عێراقا بۆ شێوەی کە بە قازانجی خۆیەتی من نمونەیەکی سادە بێنمەوە لە مەسەلەی بودجەیە سەیریکە لە مەسەلەی کە پاشەکەوت کە باسی پاشەکەوت کرا ئەندام پەرلەمانەکانی یەکێتی بەشێکیان چوونە پاڵ ئەوەی کە پاشەکەوتی موچە بۆ فەرمانەکان بگەڕێتەوە لەو بودجەیە کە هەیە چون بە ئیتفاقی گەیشتن لەگەڵ هێزی شیعە و جۆرە پشتیوانیان لە جەمعی نەوەی نوێ کرد بەڵام ئەم گەمە سیاسیە دوای ئەوەی کە پارتی کەوتە جۆرێک لە مقاومە کەوتە مۆقعەتێکەوە کە چۆن ڕەدی ئەمە کاتەوە بەڵام بە ئیتفاقی لەگەڵی چێتیا کە دوو هێزن هەر بە زووی چێتی نیشمانی پەشیما بوو لەو بڕیارەی یا لەو دەنگانەی کەیای کە پاشەکەوتی موچە گەڕێتەوە بۆ فەرمانبەران ئەمانە هەمووی گەمەی سیاسین جابا مەسەرنەوەی نوێ یا جهێتیچکە فەنتازیات بەمەوەکە کەشخێتی بەمەوەکە خۆی باە بەمەوە نەوەی نوێ لەم کەین و بینی چشمەکێشی بینی حکوومەتی ئێران حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێما ناتوانێت مۆقعەتێکی بێ بتوانێت کاریگەری هەبێ ئەنی چارەنووسی ئەم مەنتیقەیە چارەنووسی سیاسەتی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق لە ئاست و توانای نەوەی نوێیان نییە بەهەرحاڵ کورتیکەنەوە دادگای فیدرالی سیاسەتێکە دەستگایەکە بۆ بەکارهێنانی پلان و سیاسەتەکانی لە ئێستاە حکوومەتی عێراق بە تایبەتی سۆدانی و یاخو ئەو جیهە شیعانەی کە یانەوێت جۆرێک ڕێخستنەوەی دامەزرانی حکوومەتی عێراق بۆ مرکزیەتی بەسەر کولێتی عێراقا سیاسەتیشکە بەرنە پێشەوە ئەمە جۆرێک فشاری بۆ سەر یەکێتی و پارتیە ناو و کەوتنەتە جۆرێک لە مقاومە و یا مقاومە یا تەنازولکردن یعنی قابلی ئەوەیە کە معلومە بینی لەسەر مەوزوعی بازرگانی بنەوت لەسەر جۆرەتی بودجە هەموو کەوتنەتە جۆرێک مساوامە و تەنازولکردن بۆین یعنی جۆرێک حکوومەتی هەرێم موقعەتێکی نزمتری هەیە لە پاڵ حکوومەتی عێراق و حکوومەتی سودانیا لەبەرەوە بەو هێزێکی سیاسی کە ئەکەوێتە پاشەکشە یا تەنازولێکا لە شوێنەکە و ناچارە بیکە ئیترە مەسەلمە سیاسەتی ئەمریکا سیاسەتی وڵاتانی دەوروبەرە ئارایشدانەوەی بە خودی مەنتەقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو ئەمانە مەسائلێکن بەڵام موقعەتی بزوتنەوەی کوردایەتی لە بەرامبەر حکوومەتی مرکزیە یا لە بەرامبەر کولی ئەو نەخشە و پلانانێک کە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە موقعەتێکی لاوازی هەیە لەبەرەوە
حکوومەتی عێراق فرسە دەهێنێ جار لەگەڵ جاڵ تەنازلاتی گەوری پێکا بە چەند مقاومە بکە چەندیش خۆی ڕاپشکێنێ چەند مەسەن بڵێ باسی کوردایەتی و باسی دەوڵەتی کوردی و هەر شتێ بکە هەر فەنتازیات و کەشخێتێکە لێدا بۆی ئەو مەسلحەتی خەڵکیوێ ئەمە هەمومانە قسەیەکن بێمانان هیچ دەورێکی نییە لە تەحلیلی ئەخیرا ئەبێ چێشمەچێشتی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم بەلایە کاکەوێ کە زۆرتر بەرە ئەوڕە بە قازانجی حکوومەتی عێراقا کەمە واقعەتێکە و ئەسەرمێنرێ لە ماوەی ڕابردووە یەکێتی و پارتی ناکۆکێکی زۆریان لە نێواندا هەبوو تا ئەوەی کە زیاتر لە 6 مانگ بوو وەزیرەکانی یەکێتی بایکۆتی پەرلەمان و حکوومەتی هەرێمیان کردبوو ئەم فشارانەی کە حکوومەتی ناوەندی دەیخاتە سەریان و ئەم بڕیارەی دادگای فیدراڵی چی ئاڵوگۆڕێک لەم ناکۆکیانەدا دەهێنێت یاخون بە شێوەیەکتر پرسین چی بەسەرایەت ئەم ناکۆکیانەی کە بینی ئەم دوو هێزە هەبووە من مهمترینشتەوەیە کە لێرا تاکید کە سەرکەین هەر فشارێکی هێنێ هەر دەورێکە بینێ هەر جۆرێکەوەی کە بە زۆر هەڵبژاردنەکان پێکا بەڵام لە موقعەتی یەکێتی لە ناوچەی سەوزی خۆیان کاریگەریی نابێت هێزێکی میلیشیای و حاکمیتیە ئەم ناوچەی بەدەسە و هەم پارتی بێت تەوافقی لەگەڵا بکە هەم حکوومەتی عێراق بێت تەوافقی لەگەڵا بکە بە هەمە کاتا پارتی ژۆک و ناوچەی زەرد کە هێژمۆنی زیاتری هەیە نفوزی بەخۆتری هەیە ئیمکاناتی زیاتری هەیە بەوەی کە انتخابات دەکایە ناکا ناتوانێت لەو نفوزە هاوسەنگی هێزەکەی بدرێ بە معنای قودرەتێک کە لە ناوچەیەکا وەکو دەسەڵاتی میلیشیا هەیەی و ئەمە مامەڵی نێوان هێزە میلیشیاکانە گەمەی سیاسیەکەن لە بەرامبەر یەکە ئەمیان نقطەخوتی خۆی بەکارانەی چیان نقطە زۆفی خۆی ئەوێ بەرێتە پێشەوە ئەو نقطە زۆفی بگەڕێنەوە یەکێتی عمومەن سیاستەکەیەوەیە کە ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی عێراقا بۆیە کە زەربەیە لە پارتی بە مەسەلەن پارتی لە زمنی مەسەلەی انتخاباتە پۆزی ئەوەی لێ کە ئامادەی بۆ انتخاب ئەوێ بیکە پیشانیشیاوە ئامادەی بەڵامێکێتی ئەوان یەکێتی و بەعزە هێزی تر کە ئامادە نین ئەمە جۆرەکە پۆزلیانی پارتیە بەسەر هێزەکانی تر و بە تایبەتی بەسەر یەکێتیە کە ئەژزانەیە انتخابات کرێ ئەم جارە بەشی شێر بۆ ئەوە بێ بەشی ئەتاتوانێت بە جۆرە بەهر جۆرە بێ بەهر جۆرە بێ ئاڵوگۆڕی وەزەکە بە جۆرێکە کاتوانێت دەنگێکی زیاتر بێنێ کارچەند ئەو دەنگ بێنێت دەنگێنێ حاکمی منطقەی خۆیەتی دەسەڵاتی سیاسی منطقەی خۆیەتی یەکێتی مەسەن دەنگ هەتاگە هیچ نێنێت دەسەڵاتی هێزێک لە دەسەڵاتی ناوچەی سەوزات خاونی دەسەڵاتی خۆیەتی بەمانایەک ئەبێ ئەزانی چۆنە بەمانایەک ئەگەر ئاڵوگۆڕێکی جدی لە پێکاتی ئەم هێزانەیە لە پاشەکشم هێزانەیە بۆی کە دەسەڵاتیانەیە ئاڵوگۆڕێکی جدی ڕوونایە ممکنە ئاڵوگۆڕی شکلی ڕووبە مثلا بۆ نمونە تەغیرێ لە بودجە بێت تەغیرێ لە موچەی خەڵکا بێت تەغیرێ لە مثلا نرخی بنزین نابێت ئەمانە مەسەر مەسائلێکن ئەمەی مەطرحە بەڵام کێشە ئەسڵەکە ئەمانە نین کێشە ئەسڵەکە پێکاتنی هێزە سیاسیانەیە من بۆ جارێککە بۆ بڕیاری یا مثلا بڕیاری دادگای فیدرالی خاڵی بێنەوە دادگای فیدرالی بڕیار ئەیە بەحساب سەلاحەتی خۆی بەکارێنێ بۆی کە ئەمە نادەستوریە ئەم حکومەتە و ئەو درێژکردنەوەی مودەی پەرلەمان نادەستوریە و قبول نییە بەڵام بۆ دادگای فیدرالی قەراریشکە دەناکە کە کۆتایی بە هێزی میلیشیا بێ بۆ ئەم کارە ناکە ئەمە سادەترین سوالەکە هەموو کەس مەفروضە بیکە و هەموو کەس لێکۆڵینەوەی لێ بکە بۆ دادگای فیدرالی ناکە چکە ئەزانی چۆنە هێزە شیعەکانی هێزی میلیشیان ئەوانی کە هێزە سونیەکانی هێزی میلیشیان پارتی هێزی میلیشیا یەکێتی هێزی میلیشیا یعنی تا هێزی میلیشیا لەم ناوچەیە بێ ئەم هەلومەرجە بێتە مامەڵە بە یەکتری وەڕاگرتنی هەر هێزێک ئەوێ بە هەر لە هەر خاڵێکە لە هەر نقطەیەەکە لە پەرلەمانە بێ لە وەزارەتا بێ لە هێزی چەکداریە بێ لە ناوچەی نفوزا بێ لە ئیمکاناتی اقتصادیا بێ چۆن هاوسەنگی هێزەکەی بەرێتە سەرەوە جا لە شوێنێکە بێت پارچێکی دە پێشەوە لە شوێنێکە حکوومەتی هەرێم و شیعەکانش نەپێشەوە لە شوێنێکە جەمعی سوناش نەپێشەوە بەپێی مەناطقی نفوز لە ناوچەی سۆزا هەر شتێکەکە ناتوان دەسەڵات لە یەکێتی بسەنەوە لە بە پەرلەمان بە هیچ شتێک ئەنی ئاڵوگۆڕێک مەطرح نییە ئەنی دادگای فیدرالی ئەداتێکە بۆ معنای کە بەدەست هێزی شیعەوەیە بۆ زەعیفکردنی یەکێتی و پارتیە بزوتنەوەی کورداتیە جامە چەند سەرەگە چەند سەر ناگرێ مەسەلەیەەکە بەڵام ئەوەی کە تاکی دەکەمەوە
وبێ سوئالی هەمومان بێ هەموو لایەنێ بێ ئەبێ بۆچی ئەوەی کاتچێ مەسەرەن پۆزی ئەوە لیا دادگای فدراڵیم جوڵانوە شەکوام کردو هەتا لە یوسف محەممەد کە خۆی جۆرێک پاشەشەی پێکراوە لە پەرلەمانەکان لە کوردستانە و نیانش لە سوێر چۆتە پێشەوە ئێستا ئەڵی ئەوژەڵی هەنگوی لەدارا دۆژێکو تۆڵە لە یەکێتی پادیکاتۆ چۆت ئەم شەکوای هێناوەتە پێشەوە لەسەر ئەمە هێناوەتە پێشەوە کە ئەم پەرلەمانە نایاساییە نادەستوریە بەڵام ناچن هیچێکی لەوانە داوایەک بێنە پێشەوە لە محکمەی فیدراالیا بیجوڵێنن کە هێزی میلیشای بێ کۆتایی پێبێ هیچێکە لە مێزانە ئەمە ناکە نەوەی نوێژ نایکە گۆڕانیش نایکە ئیسلامیەکانیش نایکەن و هیچیان خۆیان ناخەنەوە مقاتەوە بکەن بەڕێ من ئەم یەکێ لە شتانی کە مستەکی دەکەم فەرموو بە ئەمە بجوڵێنن بزانام کامی ئەوەی کات شاسپە عەبدوڵواحید دەگەر بە جدیەتی ئاڵوگۆڕێ بێ لە سیاسەتی مەنتەقەکە و لە دەوری موقعەتی خۆیان کە خۆی ئەڵێ من هێزی میلیشیام نییە و ئەم زمانە زمانی هێزی عەقڵ و دەنگ و نازام جەماوەریە فەرموو بە دادگای فدرالی ئەوە بجوڵێنێ کە قرار بە هێزی میلیشیا کۆتایی بێت ئەمە مستەحیلە ئیلا بە ئاڵوگۆڕێکی جدی منطقەیی کە ئەتوانرێت کە هێزێکی شۆڕژجێر هێزێک ئەوێ ئاڵوگۆڕ جدی بکە جەماوەری بێ کۆمەڵایەتی بێ هێزێکی بەنفوذ بێ ئەم هێزانە هەم لە حکومەتی عێراقا هەم لە ناوچەی هەرێمی کوردستانە ڕاماڵێ ئەمە ڕێگەکەیتی دادگای فدرالی نەفرای خەڵگەکەوێ و نەهیچ ئاڵوگۆڕ ڕێگەتوانێ بکە ئاڵوگۆڕێکی بیکە بە قازانجی هێزێکی سیاسیە بە قازانجی لایەنێکی سیاسیە بە قازانجی هێزی شیعە لە حکومەتی عێراقا لەم بینەدا دەمەوێت پرسیاری بینەرێک بێنمە سەر شاشەکە و خۆشم ئیدامەی هەمان چوارچێوەی پرسیارێک دەم کە ئەڵێت سیاسەتی حکوومەتی ناوەندی دەکرێت زیاتر لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێت وەک وەرگرتنی موچە و هەندێک خزمەتگوزاری سەرەتایی بە شێوەی تر بپرسم کە ئەبینی هەندێک جار لە تووڕەیی لە بەرامبەر پارتی و یەکێتیدا کەسانێک دڵخۆشن بەم بڕیارەی حکوومەتی عێراقیان دادگای فیدراڵی بەجیا لە نەوەی نوێ و هەندێک لای تر کە خۆشتان ئاماژەتان پێدا بەڵام ڕەنگە پرسیارێکی واقعیش بێت کە خەڵکی لە عێراقلانی کەم لە کاتی دیاریکراوی خۆیدا موچەکانیان وەرەگرن و هەندێک خزمەتگوزاری ڕەنگە باشتر بێت ئەگەر بێت و ئەم مقارنەیە بکرێت کە کامیان لە بەرژەوەندی خەڵکایە ئەکرێ هیچ ئەنجامێک بەدەستەوە بێت ئەم پرسیارە واقعەتێکی لەکوێ هاتووە ئەو پرسیار لە واقعەتەوە یا واقعەتەی کە خەڵک تەوهمی هەیە چاوەڕوانی هەیە ئاڵوگۆڕە بە حکومەتی عێراق بکە ئەمە لەو زای چۆنە لەو شوێناتۆ کە عمومی خەڵک لە ماوەی ئەم 30 ساڵەیە تەواو ناڕازیە بم بوو دەسەڵاتە تەواو ناڕازیە بە بزوتنەوەی کوردایەتی تەواو ناڕازیە بووی کە یەکێتی و پارتی حاکم بن لە مەنتیقەیە بە هەچ ئیدعایەکە بۆ خۆیان یەکەن بە هەچ ئیدعایەکە بۆ نەتەوەی بوون و وەتەن و نیشتیمان و هەچ جێرەکە بە خۆیانەکەن عموماً ڕیسوابوون لە بەردەمی خەڵکە خەڵک ئەوێ ئەم دەسەڵاتە کۆتایی بێ چۆن خەڵک لە بەرامبەر حکومەتی بەعسا ئەویست کۆتایی پێبێ بە هەچ قیمەتێ بێ حتا خەڵک متەوهم بوو بۆی کە ئەگەر ئەمریکا بێ ڕاستە حکومەتەکار توانی بیرروخێنێ بەڵاتەوە بوو کە ئەوێتە خۆشگوزەرانی ژیان نەگۆڕێ و ئیستبداد و زۆر کێشە لە عێراقا حەلەبێ بەعکسەوە ڕاستە حکومەتی بەعزبووخا بەڵام کێشەی تازەتر و گەورەتر و چارەنووسی خەڵک ئەوە تاسا خەڵکی کوردستان ناڕازین بە حکومەتی پارتی یەکێتی ئەمە واقعی و ئێستا ئەم ناڕازیگەشت بۆی کە خەڵک ینی پێیان خۆشە حکومەتی عێراق بێ ئەمە ڕاماڵێ پێیان خۆشە ئەمە ئەو ئیمتیازات و ئیمکاناتایی کە هەیەە پارتی یەکێتی لیان بسەندێتەوە و بەشێکی لەژێر ئەو سای ئەوەیە کە ئەو زوڵ مستەمەی خەڵک ئەیچێژێ لە دابەژنەکردی و شەبەرێک و پێچی لە چۆنەتی خەزمەتگوزاری لە چۆنەتی نائەمنیەت زۆر شت ئەتوانێت کە بە نمونەبێتەوە لە سای دەسەڵاتی پارتی یەکێتیە ئەمە ئەم واقعەتێ بەڵام ئەمە ممکنە ئەگەر ئەم ئیمکاناتی کە یەکێتی و پارتی لەژێر دەستیان دەربێ مەسە بۆ مەخسعی مەزیم گۆڕێ موچەب گۆڕێ ئەمە هەمووی وایە بەڵام ئەمە معنای ئەو نییە کە ئاڵوگۆڕێکی ڕیشەی ئاڵوگۆڕە بە کولی بە قازانجی خەڵک لە ناوچەکەی ڕۆە بە خەڵکی مەسەر ژیانی خەڵکی عێراق خۆی چۆنە ژیانی خەڵکی عێراق لە ناسرێت چۆنە لە باسرات چۆنە لە شارەکانی جنوب چۆنە لە بەغا چۆنە ئیسانە مواقع بینە خۆر مەسەلەکە بەشێکی مەزبوطی موچێ و بەشێکی بنزین و بەعزی خولمەگوزاریە بەڵام دەرەتان و ژیانێکی بێکارێکی زۆر هەیە نائەمنیەتێکی زۆر هەیە و هێزی میلیشیا تەواجودی هەیە ئەمانە واقعیتێک جا ئەم تو هێز ئێستا بەسەن لە کەرکووک
هێزی میلیشیای کوردی بزوتنەوەی کورداتی کراوەتە دەرێ ئەو بە زۆری هێزی چەکداری عێراقیش کراوەتە دەرێ بەسەرەن ئەو ئاڵ و گۆڕیکە لە ژیانی خەڵکی کەرکووکا بووە بەجار لە بەنزین و موچەکەیان بەڵام عمومەن تعلیبی تایە نائەمنیەتی تایە و بێکاری تایە چەندها کێشەی ترەیە کە خەڵکی کەرکووک دەرگیرێتی ئەمە واقعەتێکەنی ئەدای توێنە تۆ ڕەنگە شتێک جوابەی دێتەوە شتێکە خەڵک ئێستا خواستێتی بۆ ماوەیەک ئەو خواستانە جوابگوی ژیانی و خەڵکە بێ بەڵام لە ئیدامەیە خراپ ئێمە تەوهمان بێبکە بە وجودی حکومەتی عێراق بەتابەتی حکومەتی شیعە و حەرجی شعبی و میلیشیا کوردستان ئاوادانترە بێتەوە کوردستان وەزی باشترە بێ کوردستان ناتوانێت هەر ئێستا کوردستانی کێمەتیان سلێمان شەر ناتوانێت بەخەر کەرکووک باش بێت ناتوانێت کەرکووک لە کەرکووک خراپترە بێت لە ناسیێ خراپترە بێت لە وەسرا خراپترە بێت کە ژیان و گوزەرانی خەڵک لەوێ ئەناڵێنن بەدەست نەبوونی زۆر شتەوە ئەمە واقعەتی ژیانی حاکمێتێکا کە حکومەتی عێراقی ئێستا بۆ خێرە بۆ کوردستان باشە بێ لەکوێ ئەمە دێ بەڵام ئەوەی کە ممکنە مەسەلەن موچە لە شوێنێکە وەکو چۆن لە بەغا مەزبوطە لێرە شۆزە مەزبوطی کەنەگە بچێت جا ئەسێەوەی بەسەرەوەی کە ئەبێ ئاعترازی خەڵک داوا بکات لەم حکومەتی کە هەیە ئێستا ناڕزاتی خەڵک جوڵانەوەی خەڵک بزوتنەوەی ناڕزاتی خەڵک یەک خرێ بەهێز بێ شت فەرزکا بەسەر حکومەتی بزوتنەوەی کورداتە بەسەرێکێتی پارتیا فەرزی کا بەسەرانە ئەمانە ئیمکاناتێکی زۆریان هەیە مشکلەکە بودجە نییە مشکلەی ئیمکانات نییە ئیمکاناتێکە ئەمانە هەیەە لە باقجیهانەکانە ئەتوانێت بەشی 10 ساڵ خەڵکە بژێنێ بەڵام بەرژەوەندی و مەسلحەتێکیانە نایکەن چشمە کێشێکە لەگەڵ حکومەتی عێراق هەیەە نایکەن ینی ئەکرێ ئەم حکومەتی کە هەیە هەمان ئەوەی کە چارە بکەن حکومەتی عێراق ئەکرێ ئەمیش بیکە نایکا ئەوە تا خەڵک وەکو قسەکەی و پرسیاری ئەو بەڕێزەش ئەوەیە کە خەڵک ناچارەکەن خەڵک پەنابەرێ بۆ حکومەتی عێراق و ناچارەکەن ئەو بەعزێ لە ئۆپۆزیسیۆن وەکو نەوەی ئەوانەیە هەر هێزێکی تر جۆرە ئەوە بشامن کە حکومەتی عێراق امتیازاتی زیاترە و ئەو خۆی هیچی پێ ناکرێ ئەوە خەڵک کێشێ بۆ فەزایەک کە معلومنی ئایندەکەی بەرەوەکیۆڕە لە تەحلیلی ئەخیرا چارەنووس دەوری خەڵکە دەور لە خاڵەتی خەڵکە هاتنە مەیدانی خەڵکە کە لە هەم هاتنە مەیدانی خەڵکی عێراق وەستانەوەی لە بەرامبەر هەردوو دەسەڵاتی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمدا ئەمە ڕێگەی واقعیە ئەمە نەگرینە بەر و ئەمە بەهێز نەکەین لەمای خۆمان ڕێک نەخەین ئەم فەزایی هێنان و بردن و تەوهم دروستکردنە بەردەوامە بێ هەر لە ئیدامەی ئەم قسەی خۆتاندا کە باز لەوە دەکەن هێزی جەماوەری بە سەرنجی بینەرێکی تر بێنمە سەر شاشەکە و ئاراستی ئێوکەم باز لەو دەکاڵێ بەڵام ئەم هێزە جەماوەریە لە 92ەوە باز ئەکرێت و دروست نابێت دیارە باز لە ساڵی 92 کرێت کە باز لە هێزی جەماوەری خەڵک بێ بەڵام هێشتا پێک نەهاتووە لە ئێستادا کە پارتی وێکێتی لەژێر ئەم فشارانی حکوومەتی مرکزیدان هەروەها لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانیان و فشاری تریان لەسەرەوە ڕوبەڕووی ناڕەزایەتێکی زۆری جەماوەری بوونەتەوە ئێستا خەڵکی کوردستان دەتوانێت ناڕەزایەتیەکانیان هێندە فراوان بکەن کە ئەو هێزەی لێ دروست بێەوەی کە ئەو بینەرە باز دەکات کە لە ساڵی 92 قسەی بەسەر دەکرێت بەڕێ من ئەگەر دوای تۆهم نەکەوێ خەڵکە ئەو خەڵکە تۆهمی بۆ نەبێ حکومەتی عێراق بێ نەجاتی با چۆن خەڵک تۆهمی بوو بەوەی کە ئەمریکا بێ نەجاتی با و دوایش خۆی هاتە سەر ناڕزایەتەکانی خۆی ڕێخستووە تا مەسەن بۆ نمونە دەورانی شوراکان هاتنە مەیدانی جەماوەری بەڕێمە هەربێ ئەوە ڕێگەکەیەتی ینی بۆ دەرەجەی کە خەڵک تەوهمی هەیە بۆی کە هێزێکی ڕزگارکەری هەیە پاشەکشاکە ئەبێ ئەو تۆهمە بڕێتەوە ئەو لە هەر شوێنێکی دنیا بێ نەک لە کوردستانی لە هەر شوێنێکە تەوهم هەبێ کە کەسێکی کە هەیە ڕزگاریکە و کەسێک هەیە ڕزگارکەری تۆیە جهتێک هەیە لایەنێک هەیە دەوڵەتێک هەیە وڵاتێک ئەوێتەوە و ئەو وڵاتەش بە هەموو معنایە بە هەموو معنایەکە وڵاتێکە کۆنەپەرستە ئیستیبدادیە شیعەگەراییە میلیشای هەیە خەڵکی ناوچەکەی خۆی ئەچەوسێنێتەوە چۆن ئەمریکا چوێتە هەر شوێنە بۆ وێرانی کردووە هەر شوێنەکە بووە جگەل لە وێرانکاری دوای بەجێ هێشتۆ تەسلیمی
مثلا باشترين نمونه افغانستان تسليمي طالباني كردو العراق شكل لم بابت مطرح بو امريكا فرموا او هذه ميليشيا شيعي هنا لم لا سنه كان بجوري لولا حج شعبي لولا ام دو هذيك خلق بتالي ناراضيه هو ام دو هذاش بدسي امريكا هاتن اساجر تو امید بيبوي كحكومه العراق رزقار كريتو وحج الشعبي بينه مع براسي ما اساته او يعني ازايتنا كشتني نارزايتي خوت ابيتو ام مهمترين شد ابيت توهم النمينه توهم النبي خيال نشي تاجير اويك هذه شي كهي تورزقارك بشته او هذا ناوچي دانشواني خوي زلالتي انا بدسيو و نارزاتيان هي برامري بو نارزاتي شاركاني جنوب كمبولا هنا لتشرينا هو دعوة كدني روشني او دسالاته كمبو بلام هلو مرجع قرا او نارزاتي انا نيتواني بسركوتني نهاي خوي بقى هاتشن بشر دسكوت تشتيبو والله نيتواني اويك حكومتي بروخينه حكومتي بدول ودخالتي خلق دعم زين شتيك مهمه راس نارزاتي بو نارزاتي بس نارزاتي وقتك نقاب نتيجه وانجامي خوي نقابويك تامين دابيني دول ودخالتي خلق على دسالات سياسيه دول ودخالتي راستو خوي خلق بو بيغناني دسالات سياسي او واقعه او نارزاتي باشكشاكا وتوشي توهم به وأوي جابه إبا بردوامين لسر أو ورخري أو بين رابدي أو بين وبزانين شهزيك رزقار كري أو كأم خلقة بتواني خوي دسالاتي خوي بكا خوي بيكا دسالاتي خوي به أمانا كي سركوتونا بين أما واقع مثلا لكروسان وعراق ولا إيران شورج ولا مصر شورج ولا ملام لبرويك دايبين كني دولو دخالتي خلق بود صلاتي سياسي نكرا عاقبتك سيسي حكمك عاقبتك خميني حكمك ابي يعني خلق بيسي بشورشك كالغوري جدي جذيب على كوملغا وإرادي خلق قرنتو دولو دخالتي خلق بيت ميدان بله البته پرسیاری ئەوەی کە ئایا ڕێگەچارەی بەغداد ڕێگەچارەیەکی دروستە بەڵام هەربینەر خۆیڵە وەڵامی ئەو پرسیارە درایەوە لە قسەکانی ئێوەدا هاتەوە قسەیەک ما بێت لە گفتوگۆکەماندا نەهات بێت و بە گرنگی بزان ئاماژە پێ بدەن فەرموون بە کورتی سپاس و تامێ بەرنامەکەت بگرم هەڵبەتەوانی کە پێویست بوو تەسەڕف قسەمان کرد لەسەری زۆر سپاس و کاتێکی خۆشتان عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمیتی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لا بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش ئازیزان وچانێک دەدەین و سەبارەت بە ناوچە کێشە لەسەرەکان چاوپێکەوتنەکەمان لەگەڵ ئازاد مەجیددا دەبێت دێنەوە وڵاتە بەرداوین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز ئێستاش سەبارەت بە ئەو بابەتەی کە هەمیشە گەرم بووە لە کوردستان و لە عێراقدا ئەویش ئەو ناوچە کێشە لەسەرەکانە کە بە ناوچە دابڕاوەکان لە کوردستان و ناوچە ناکۆچیەکان و زۆر نەهەویتر قسەی لەسەر دەکرێت بۆ تاوتۆکردنی ئەم بابەتە ئازاد مەجید بەرپرسی ڕێکخراوی کەرکووکی حیزبی کۆمیتی کرێکاری کوردستانمان لەگەڵدا ئازاد مەجید ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین سپاس بۆ ئێوە سپاس بۆ ڕادیۆی پێشەنگ و بۆ بینەرە باس لە ناوچە کێشە لەسەرەکان نەکرێت پێم خۆشە لەسەرەتا ئەو پێویستم کە ئەسڵی ئەم بابەتە چییە ئەسڵەکەی بۆ کوێ دەگەڕێتەوە مەبەست لێ کێشانە چین کە هەیە سپاس بۆ ئێوە زاهیرەن بە پێی ئەوەی کە باس دەکرێت کە ئەندێ ناوچەی کێشە لەسەر هەیە وا پێشانە دەرێت کە گوایە چەند شوێنێک هەیە کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی کوردستانە کێشەی لەسەرە
ڕاستە لە ڕابردووە هەموو حکومەتانی کە هاتوون بە سەدام حوسێن و پێش سەدام حوسێنەوە زوڵمێکی قەومی تونوتیژیان لە بەرامبەر خەڵکی کوردستانە بەکارێناوە و هەوڵیان داوە هەندێک ناوچە هەیە لە خەڵکی کورد پاشی بکەنەوە و ئەو ناوچانە بکەنە ژێر دەسەڵات و نفوزی خۆیانەوە. بەڵام ئەوەی کە تا ئێستا ئەمە هەر درێژەی هەیە زۆرتر لە ڕاستی واقعەتی ئەمە دروێکی گەورەیە کە دروستکراوە یاخود ئەم کێشیان وا گەورە کردەوە بە شێوەیە کە بە بەردەوامی هەبێت چی لەلایەن حکوومەتی عێراقی ڕابردوو و حکوومەتانەی کە ئێستاش هەن و لە نێوان ئەحزابی کوردی لە کوردستانی عێراقا دەیانێت ئەم کێشە هەروە بە چارەسەر نەکراوی بمێنێتەوە و نفوزی خۆیان تیا باڵا دەست بکەن. ئەم کێشانە بە بەردەوامی ئەمانیانەوێ قوڵیکەنەوە بە بەردەوامیە یانەوێ وەزعێتێ دروست بکەن کە لە سایەی ئەم کێشە دروستکردنانەی خۆیانە درێژە بە سیاسەتی خۆیان و ڕاکێشانی خەڵکی ناوچەکە بۆ ژێر نفوز و سیاسەتەکانی خۆیان لە هەردوو بەری جەبهەکەوە، یعنی هەم لە بەری ئەحزابی عەرەبی و شیعی و تورکمانی هەم لە بەری ئەحزابی کوردیەوە ئەیانەوێ بە چارەسەر نەکراوی بمێنێتەوە. ئەسڵی کێشەکە هەر ئەوەیە کە لە ڕابردووشە هەموو دەسەڵاتانی هاتوون ئەیانەوێ نفوزی خۆیان لەم ناوچەیە بەقووەتکەن و بتوانن دەسەڵاتی خۆیان جێبەجێ بکەن. ئەم کێشەی لە نێوان ئەحزابی کوردیشە بە هەمان شێوەیە، بەڵام لە واقعێتە ئەوەنەی کە بۆ بردننی سەرۆت و سامانی ئەم شارەیە ئەوەندەی کە بۆ ئەوەیە کە بتوانن سەرۆت و سامانەکەی بە تاڵان برن ئەوەنە خەم و هۆڵی خەڵکی ناوچەکەیان نییە. لە ڕابردووای مەبینمان 20 ساڵ دەسەڵاتی ئەحزابی کوردی لەم شارەیەکە کە نەیتوانی بچووکترین خزمەتێ بە خەڵکی شارەکە بکات، یعنی بێجگە لە کێشمە کێش دروستکردن و سراعات و بەتاڵان بردن و تونوتیژکردنەوەی سراعاتی قەومی شتێکی ترمان نەبینی. ئەسڵی مەسەلەکەش هەر ئەوەیە کە لە ڕاستیە بەردوولایەنی جەبهەکە ئەیانەوێ نفوزی خۆیان لەم شارە نەوتیەیە کە سەرۆت و سامانێکی زۆری تایە بۆ خۆیان بەرن و هیچ خزمەت گوزاریەک و هیچ دابینکردنی پێداویستێکی خەڵکی شارەکە لیراکانن جێبەجێ نەکرد. بەڵام ئەوەی کە زۆر جار ئەم هێزە نەی کە دەرگیرن بەم بابەتەوە قسەی لەسەر دەکەن، باز لە هەندێ بڕگە و مادەی یاسایی دەکەن بۆ منەوەک مادەی 140. بەڵام بەپێی قسەکانی ئێوە پێدەچێت زیاتر قسە لەسەر یان شەڕ لەسەر دەسەڵات و لەسەر سەروەت و سامان بێت. بە شێوەیەکی تر پرسیارە کلاسیکێکە بکەمەوە مەسەلەکە یاساییە یان سیاسیە زیاتر؟ ڕۆشن دیارە، ینی شەڕەکە شەڕی یاسایی نییە، شەڕەکە زۆرتر شەڕێکی سیاسی و بەرژەوەندی خوازیە وتمان. ینی مادەی 140 لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا کە ئەحزابی کوردی لە عێراقا و حکوومەتی عێراقی ئەیانتوانی بە شێوەی یاسایەکەی جێبەجێ بکەن و هیچ کێشەیەک لێراکانە نەبێت و بە شێوەیەکی دروست بچێتە پێشەوە. بەڵام 20 ساڵی ڕابردوو مادەی 140 کە هێشتا ئەو مادەیە نیە وەڵام بە کێشەکانی خەڵک بداتەوە لە ڕاستی، وەڵام بە ئیش و کار بە کەسابەت بە خزمەت گوزاری بە ئازادیەکانی خەڵک بە دەوری خەڵک لە ژیانی سیاسی و ئیداری شارەکەیە 20 ساڵی ڕابردوو ئەکرا بە شێوەی یاسایی ئەگەر جێبەجێ بکرایەوە ئەم کێشانە کۆتایی پێبهێنرایە. هەڵبەتە دیارە کێشەکە یاسایی نییە، بەڵام ئەم بەرگەی بەسەرکراوە زۆرتر کێشەکە کێشەیەکی سیاسیە بەرژەوەندی خوازیە، بۆیە هەروە بەم وینە درێژەی هەیە و ئەو قسە بریقەدارانێکە لە ڕابردووە کراوە کە قودسی کوردستانە دڵی کوردستانە هەموو ئەمانە لە پێناوەیان کردنەکە لە ڕاستیە بەرجێکی سیاسی بە کێشەکەیە بکەن و لە ڕاستیە کێشەکە کێشەیەکی سیاسیە نەک یاسایی و هیچ کێشەیەک لە عێراق و لە کوردستان و لە شاری کەرکووکشا بە یاسایی چارەسەر نەکراوە. گەورەترین گەندەڵەکانی عێراق گەورەترین گەندەڵەکانی کوردستان و بە تاڵانبردنی سەروەت و سامانی وڵاتە ئەگەر یاسا وایەستا هەموو سەرکردەوە هەموو ئەحزابەکان و هەموو ئەم بزوتنەوە سیاسیانەی کە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو لە کوردستان و 20 ساڵی ڕابردوو لە عێراقەکە بە سەدان ملیارد دۆلار ئەخەمڵێنرێ و تا ئێستا یەک کەسێک نەدراوەتە دادگا و 1 دینار لەو دینارانە نەگەڕاوەتەوە. گەورەترین گەندەڵی کە پێوترێت گەندەڵی عەسر ئەگەر بێ پێ یاسا وایە باید ئەمانە بگەڕێندایەوە. بەڵام کێشەی کەرکووک و لە ڕاستیە کێشەیەکی سیاسیە نەک یاسایی. کێشەکە هەر کێشەی بەرژەوەندی و
سەروەت و سامانی شارەکەیە یعنی زۆر بەڕۆشنی ئێستا خەڵکی شارەکە سادەترین کەسی ئەم شارە تێئەگات کە دەسەڵات کێشەکانی کەرکووک هیچ لە بەرژەوەندی خەڵک و لەسەر کێشە و لقمەی دەمی خەڵک لەسەر خزمەتگوزاری لەسەر یاساکان لەسەر جێبەجێکردنی یاساکان نییە مجرد بەرژەوەندی ئەحزاب و ئەو میلیشیانەیە کە لە شارەکە ئێستا باڵا دەسن ئەگەر ئەم کێشانە وەکو تا ئێستا هاتووە و ئیدامەیان ببێت و قوڵترش بێتەوە چی زەرەر و زیانێک چی مەترسیەکی لەسەر دانیشتوانی خەڵکی کوردستان و عێراق و بەتایبەتیش ئەو خەڵکانی کە لەم ناوچانە دەژین کە پیان دەوترێت ناوچە کێشە لەسەرەکان لە ڕاستیە خۆشبەختانە ئێستا خەڵکی ئەو تا حدێک با بڵێن گوشیارن یاخۆ تاکو لەلایەنی ئەحزابی شەو تا حدێ بەرژەوەندیەکانیان بۆ ڕاگرتنی تەوازنێک لە نێوان هێزەکانە شەڕ و کێشمەکێشێکی بەو شێوە بەرچاو نەبووە بەڵام ئەمە بۆ معنایە مەترسیەکان کۆتایی هاتووە لە ڕابردووە خەڵکی ئەم شارە و ئەم ناوچانەی کە پێوتری کێشن لەسەر بازی زۆربەی ئەم سیاسەتانەیانداوە لە نێوان هەردوو تەرەفدا لە سەردەمی سەدامی خوێنڕێژدا کە خەڵکی ئەم شاری بە زۆر دەرەکرد بە زۆر خانوەکانیانی حیز دەکرد بە زۆر زەویزارەکانیانی لێوەرەگرتەوەی داوە خەڵکانێک کە ئەوەی کە پێوترا سیاسەتی تەعریب ئەکراوە سەرەوانە و خەڵکی شارەکە دەرەکرایە دەرەوە ئەمە کێشەیەکی زۆری دروستکە لە بەرامبەر ئەحزابی کوردی هێزی ئێرانی و پاسداریان هێناوە شاری سەر شارەکە و ساڵە نەوتەکانی ئێران بەر سارەدا کە ئەمە بووە هۆی هارکردنی حزبی بەعس و سەدام و بۆ هۆی ڕووخاندنی چەند گەڕێکێک بۆ هۆی ڕووخاندنی دەیان لادێ و بوون بە دەوروبەری شاری کەرکووکە من ئەو کاتانە لە بیرم دێ کە خۆم ساڵی 86 لە زیندان بووم کە ئەو سەردەمەی کە جێیشی ئێرانی بۆ ناوچەکە و بۆ کەرکووک و بۆ دەوروبەری کەرکووک هات کە حزبی بەعس وا هار بوو بەدەیان گەنج و لاو ڕۆژانە ئەترنجێنانە ئەو زیندانەوە چەندها کەس ئیعدامە کرا ئەمە ئەو مەترسیانە بوو کە لە ڕابردووە کراوە ئەم ئێستش کۆتایی نەهاتووە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە 16 ئۆکتۆبەرمان بینی کە خەڵکەکە دیسان ئاوارە بوونەوە لە شاری کەرکووکە شەڕ و کێشمەکێشێکە لە نێوان ئەوەی کە پێوترێ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق ڕوویدا خەڵکی شارەکەی بەجێهێشت وە دەیان کێشەی تر با بڵێن کە پێشووتر هێڕش و هێنانی هێز لەلایەن حکوومەتی عێراقەوە و ڕەشەدان لە ئەحزابی کوردی کە مەترسیەک و دڵڕاوچێکی لە شارەکە دروست کرد بوو ئەم سیناریوانە واردە هەموو کاتێ دووبارە بێتەوە ینی کەرکووک پێم وایە هەر وەکو کێشەکان ینی بۆتە قوربانی بەرژەوەندیەکان چۆن لە فەڵەستین و لە لوبنان دەیان ساڵە خەڵکی فەڵەستین و لوبنان بووەتە مەسەلەیەک بەدەست ئیسلامیەکان و عەرەبەنەتەوە پەرستەکانەوە خەڵکی ئەو شوێنانە باجی ئەو سیاسەتانەدەن واردە هەر کاتێک هەر وەختێک کە بەرژەوەندیەکانن ئەوە تونند و تیژ بێتەوە ئەم شارە دیسانەوە بەرمەترسی بکەوێت و هیوادارم وا دەرنەچێت بۆ ئەوەی کە وا دەرنەچێت لە ڕوانگەی ئێوەوە ڕێگەچارەی گونجاو بۆ کۆتایی هێنان بەم کێشانەی کە هەیە چییە؟ چی ڕێگەچارێک گونجاوە بۆ ئەوەی کە نەگاتە ئەم مەترسیانی کە ئاماژەتان پێدا؟ بەداخەوە لە ئێستا نا حەزابێکی وا بەهێز نا وشیاری و سیاسی خەڵک نەیەکگرتنی خەڵکی شارەکە ئەوەندە بەهێزە با بڵێم ڕێگەچارێکی عەمەلی و کارەساز لەبەر پێی خەڵکییا بێکە بڵێم بەر بە سیاسەتەکانی ئەحزابی تر بگرێت کە کێشمەکێش و شەڕ نەکرێت یاخود چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە حتمما چارەسەر لە لای ئێمەوە یاخود لە ڕوانگەی منەوە ئەوەیە کە خەڵکی ئەم شارە بتوانن ئەنجومەنەکانی خۆیان یاخۆ شوورەکانی خۆیان لە گەڕاکەکانەوە دروست بکەن و خۆیان بتوانن ئیدارەی شارەکە دروست بکەن و خۆیان بەڕێوە بن نەکەوەی ئیدارەیەکی گەندەڵ ئیدارەیە کە بەردەوام خەریکی دروستکردنی کێشمەکێشە لە ئێستاشە خەڵکانێک ئەهێنن بە پێی بەرژەوەندی ئەو ئیدارەیە کە ئێستا عەرەبن خەڵکانێک هێنن لەم شارەیە ئەو کێشمەکێش دروستەکەن و تعریبەکەن و زەویزارێک کە دەیان ساڵ پێشووتر لەلایەن حزبی بەعسەوە هی خەڵکێک بوو دراوە بە خەڵکی عەرەب دیسانەوە ئێستا هەیەیانەوێ و
بیوروژێنن و 20 ساڵی ڕابردووە حزابی کوردی لە بەغامیان توانی ئەم کێشەی زەویزارەیە کە لە ڕاستیە بگەڕێنەوە بۆ خاوەنەکانیان ئەگەر کێشەیەک بە شێوەی تەعویز ئەگەر شێوەی ڕێگەیەکی مسالمتر کە خەڵکی لە شەڕ و کێشمەکێش دوور بکاتەوە و تەنها ڕێگەی ئینسانی و کارساز چارەسەر بۆ ئەم شارەوەیە کە خەڵکی خۆی ببێتە هێز و یاخود حزابێکی پێشکەوت و فاسکە بتوانن ببنە جەبهەیەک بۆ پاڵپشتی خەڵکی و فشارێک بۆ سەر ئەو ئەحزابانە کە ئەم شارە دوورکەنەوە لە کێشمەکێش و چارەسەرەکەشی هەر دەسەڵاتی خەڵکە یەکگرتنی خەڵکە هێزی خەڵکە و لە ڕاستی ئەگە تواناکان ئەوە نەبێ بتوانانی ئەم ئەحزابە و میلیشیان لە شارە دەرکەی و ئیدارەکەی لە ڕێگەی هەڵبژاردنێکەوە بسپێرێ بە خەڵکی شارەکە ئەوە دروستترین ڕێگەی کارساز و ڕێگەیەکی دروستە بۆ چارەسەریکردنی کێشەی کرد. ئەمێ بڕێک دقیقتر لەسەر خودی دەوری خەڵک بە تایبەتی هەموو باگراوەندە جیاوازەکانم بەوانی پیانەوترێ کورد بەوانی پیانەوترێ عەرەب و تورکمان و هەتاوەکو دوایە گەرچی لە قسەکانی خۆتاندا ها بەڵامێ بڕێک ڕوونکردنەوەی زیاتر لەسەر وەرگرم تەواوی ئەم خەڵکانە سەر بەخۆ لەوەی کە سەر بە چی قەومنەتەوە و ئاینەکەن ئەمان پێکەوە دەتوانن ڕێگە چارەیەکی جیاواز هەڵبژێرن بۆ ئەوەی کە لەم مەترسیانی ئاماژەی پێدرا بە دووربن. لە ڕاستیە خەڵکانێک هەن گروپێلێک هەن لە هەموو بەرەکان لە کورد لە تورکمان لە عەرەب لە ڕابردوودا هەوڵ دراوە لە ڕابردوودا ئێمە و حیزبی کۆمۆنیست لە دوای ڕووخانی بەعس پرۆژەیەکمان هەبوو بۆ ئەوەی کە پرۆژەیەکی ئینسانی بۆ ئەوەی کە کەرکووک بۆ هەمووان بێ کەرکووک بۆ دانیشتوانەکەی بێ کەرکووک دوور بێ لە شەڕ و کێشمەکێشی قەومیەوانە و لەگەڵ زۆربەی ئەحزابەکان قسەمان کرد لەو ڕوانەوە بە حەزابی کوردی و عەرەبی و تورکمانیەوە بەداخەوە هیچێکی لەوانە نەهاتنە ژێرباری ئەوەی کە شارەکە لە شەڕ و مەترسی دوور بکەنەوە و بکەونە خزمەتکردنی خەڵک و ئەو گروپانە یاخود ئەو پرۆژانەی ئێمە لە ڕاستیە کورتی هێنا و نەمانتوانی بیکەینە بارێکی عملی چکە ئەوان لە سەرەتاوە خەڵک خۆش باوەڕ بوو پێیان چی عەرەب چی تورکمان چی ئەوانە کورد خۆش باوەڕ بوو بەوەی کە دەسەڵاتی کوردی لەم شارەیە باڵا دەستە و توانن ئەم ناوچانە بگەڕێنەوە سەر ژێر دەسەڵاتی خۆیان کە لە ڕاستیە 20 ساڵ بە درێژایی چەند ساڵی ڕابردوو لە ژێر دەسەڵاتی ئەوان بوو کە نەتوانرا. ئێستش ئەم گروپانە هەن بەڵام گروپێکی بەهێز نییە یەکگرتوونین ڕێگەیکی ڕۆشن و کارساز لە بەردەستیانە نییە کە بتوانن ببنە هێزێکی فراوان و هێزێکی جەماوەری کە زۆربەی خەڵکی شارەکە بێنە پشتی ئەم پرۆژە و ئەم تەرحانەوە کە چارەسەرێکی وا بێت کە مەقبول بێ و خەڵک دوور کاتەوە لە مەترسی خەومی خەڵک دوور کاتەوە لە مەترسی ئەو مەترسیانەی کە ئەم ئەحزابانە لەم شارەیە دروستیان کردووە. خۆشبەختانەی پێشتریش باسم کرد تا ئێستا شارەکە تا حدێک کپە تا حدێک سراعەتی قەومی کزە باڵین بەڵام ئەم وەزعێتە پێم وایە ناتوانێت درێژەی هەبێ بە پێی بەرژەوەندیەکانی خوان بە پێی باڵادەستی لایەنەکانی بەشداربووی دەسەڵاتی شارەکە گۆڕانکاری بەسەر دێت و ئەوان ڕێگەی تریان پێنەیە غەیری تونکردنەوەی کێشەی قەومی و غەیری شەڕ و ئاوەری بۆ خەڵک پێم وایە ئەوان چارەسەرێکیان نیە تەنها چارەسەر لای خەڵکە و تەنها چارەسەر لای ئەو خەڵکانەیە کە حەزیان و خۆشی و خۆشبەختی و ئازادی بۆ خەڵکی شارەکە بە پێویستە زان. ئەگەر سەبارەت بەم تەوەرە قسەیەک ما بێت لە پرسیارەکانی مندا نەهات بێت و با گرنگی بزانن ئاماژەی پێ بدەن فەرموون بە کورتی. سپاس بۆ ئێوە و هەر لەم ڕوانگەیەوە تاکید لەسەرەوە کەمەوە بانگەوازەکەمەوە پەیامی من بۆ ئەو خەڵکانەی کە دڵیان بۆ خۆشی و خۆشگوزەرانی بۆ ئەمن و سەلامەتی شارەکە لێدا و هەر لە ئێستاوە هەوڵ بدەن و بتوانن ئەو گروپانە دروستکەن ئەو یەکێتیە لە نێوان خەڵکی شارەکە دروستکەن و خەڵکەکە لە شەڕ و ئاژاوە و لە سراعاتی قەومی و بەرزکردنەوەی ئەو شیعارانەی کە ئەبێتە هۆی وروژاندنی مەسائلی قەومی و گەژی دروستکردن لە دەوری یەک کۆبنەوە بۆ کۆتایی هێنان و ئەو کێشمە کێشانە کۆتایی پێبێکە لەم شارەیە بە
مێژوویەکی دوورە درێژ هەبوو. سوپاس بۆ ئێوە و سوپاس بۆ بینەرانی ڕادیۆکەش. ئازاد ماجید بەرپرسی ڕێکخراوی کەرکووکی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان، زۆر سوپاس بۆ بەشداریتان کە لە بەرنامەکانی ئەمشەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سوپاس بۆ ئێوەش. ئازیزان، بەیانی ڕۆژی جیهانی منداڵانە. بەداخەوە فریان ناکەوین لەم ماوەی کە لە بەردەستایە ئەم بابەتە بە فراوانی تاوتوێکەین وەکو ساڵانی ڕابردوو کردومانە، بەڵام تەوەر و مافەکانی منداڵان تەوەرێکی زیندوو مەلەفێکی کراوەی لە پێشنگ تیڤیدا. بەڵام ئەمڕۆ ڕێپۆرتاژێکی کورتی هاوکارمان میران دلێر دەبینین سەبارەت بە ڕۆژی جیهانی منداڵان و دۆخی منداڵان لە کوردستان و هەندێک لایەنی کۆمەڵایەتی پەیوەندیدار لەم ڕوانگەیەوە و گوێبیستی هەندێک سەرنج و تێبینی خەڵکان و پسپۆڕان و هەروەها بەرپرسی سەرتەری بەرگری لە مافەکانی منداڵان دەبین. فەرموون بینەری ئەم ڕێپۆرتاژە بن. یەکی حوزەیرانی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی منداڵان ناسیێنراوە. کۆمەڵی گشتی نەتەوەیە گرتوەکان لە پێناو پەرەدان بە مافەکانی منداڵ و گەشەدان بە خۆشگوزەرانیان ئەم ڕۆژەیان تایبەت کردووە بە مافەکانی منداڵان. بۆ یادی مناڵانیم ساڵەکەەوە یەکی لەو خاڵانی کە گرنگە لە بەرچاو بگیرێت. ئێمە زانین لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتیە تاوەکو ئێساکەش بۆشایەکی زۆر لە نێوان مناڵ و دایک و باوکە هەیە کە کاتێ مناڵەکان گەورە بنەوە گەنە تەمەنی گەورەی و تەمەنی پێگەیشتووی. پێویستە کات دایک و باوکەکان هەستی خۆیان بەرامبەر مناڵەکانیان دەربڕن تاوەکو کە مناڵەکان گەورە بنەوە ئەو بۆشایی نێوان مناڵ و دایک و باوکەکان نەمێنێتەوە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە لەم یەکی شەشەیە لە جیاتی دایک و باوکەکان مناڵەکانیان بەرنە دەرەوە یاخود هێدەی یادیاریەکیان بۆ بکڕن، پێیان بڵێن کە هەستیان چۆنە بەرامبەر مناڵەکان، پێیان بڵێن کە خۆشیانەوێن، پێیان بڵێن کە چەندێک گرنگن بۆیان. یەکی شەشی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی مناڵانە، بەڵام پێویستە لەسەر دایکان و باوکان هەموو ڕۆژێک بیری لەوە بکەنەوە، چونکە بتەوێت نەتەوێت وتیژی هەیە لێرە و لەوێ لە تیڤەکانەوە ئەبینرێت ئەم باجیە مناڵەکەی والێ کرد، ئەم باوکە مناڵەکەی خۆی کوشت، بەڵام بەعامیش خراپ نییە، یعنی ئەبێ باشتر بێت، یعنی پێویستە ڕێز زۆر لە مناڵەکان بگیرێت. هەرچەنە ئێستا زۆر یاریگا و زۆر شوێن هەیە بۆ مناڵان، بەڵام ئەبێ زیاتر خزمەتی مناڵان بکرێت. بەرپرسی سەنتەری بەرگری لە مافەکانی منداڵ دەڵێت ڕۆژانە ستەمێکی زۆر بەرامبەر بە مافەکانی منداڵ دەکرێت و ئازادیەکانیان پێشێل دەکرێت. لە پێشاسی یەکی شەش ڕۆژی جیهانی مناڵانە دیارە مناڵان پێویستە لەسەر جەم ئەو مافانەی کە گرنگە پێویستە مامەڵیان لەگەڵا بکرێت و بۆیان دابین بکرێت لە بواری پەروەردە، لە بواری تەندروستی، لەسەر جەم ئەو بارانەی تر لە مافە یاسایەکانیان کە پێویستە هەیان بێت. بەڵام بەداخەوە لە کوردستان بە شێوکی گشتیە بینین هیچی ئەم مافانە نییە، نەک هەر نییە مامەڵێکی زۆر تەندروست دەکرێن لە ڕووی تندوتیژی و سوکایەتیکردن و کارکردن بە مناڵان لە ڕووی پەروەردە و پێشکەوتنی سەردەم هیچی لەم بارانەیە بەهرەمەند نین. بەداخەوەمانەکە بینین هەمووی ڕاستەخۆ پەیوەندی بە دەسەڵاتەوەیە کە مناڵان نەک هەر مامەڵێکی نائینسانی لەگەڵاکردون بگرە، فەرامۆشی کردون لەسەر جەم ئەو بارانەیە و هەموو ئەو توانایی مناڵانەی کە هەیەە لە ئێستا هەمووی فەرامۆشکرەوە و توانە و زانە ئیسفادە لێ ناکەن. منداڵان بە گرنگیەوە باسی مافەکانی خۆیان دەکەن و دەیانەوێت هەموو مافەکانیان وەک خۆی پێڵان هەرگیز پێویست ناکە لە تەنها لە ماڵەوە تەنها بخوێنن ڕاستە خوێندن باشە، بەڵام هەرگیز پێویست ناکە تۆ هەر بخوێنین. منداڵان پێویستیان بە ئیساحەتکردن دەمێشک هەیە، پێویستیان بە وەرزشکردن هەیە، پێویستیان بە میوزیک هەیە، پێویستیان بە چەندین شتێک هەیە کە تایبەتە بە منداڵان. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن لەلایەن خێزانەکانەوە پەروەردەیەکی نادروست بەرامبەر بە منداڵەکان دەکرێت و کە ئەمەش کاریگەریەکی خراپ جێدەهێڵێت لەسەر دۆخی منداڵەکان. لەسەر مناڵ هەرچەنە تووڕابی بەسەریا یا بڵێ ئەو شتە مەکە یەکسەر ئەترسێ، ئەو ترسە وای لێکە کە گەورە بێ و ترسە لە ناخیا گەورە بێتەوە، ئەوەش کە ئەو ترسە زۆر ناخۆشە بۆ منە. هەرچەنێ وای لێ بکە کە شتەکە ئەنی بە سادەی بە نە هەست بە ترسانێ بکات، نە هەست بە شتێکی خراپ بکات. بۆیان من واڵێم مناڵ هەرچەنە لە ئەوڵەوە چکە ئەوڵی تەمەنیەتی ئەبێ جوان پەروەردە بکرێت. لە هەرێمی کوردستان دۆخی منداڵان لە ئاستێکی باشدانە. لەسەر شەقامەکان و شوێنە گشتەکان منداڵان دەبینرێن کە کار دەکەن و بژێوی ژیانی خێزانەکان دابین دەکەن
یان دوورن لە قوتابخانە و فێربوون و سەرگەرمی منداڵان. میران دلێر، پێشەنگ TV، سلێمانی. مەڵی بینەرانی عەزیزەوە ڕێپۆرتاژێکی هاوکارمان میران دلێر بوو سەبارەت بە ڕۆژی جیهانی منداڵان و دۆخی منداڵان و هەندلانی کۆمەڵایەتی لە منداڵانی کوردستان. ئازیزان هەر لێرەدا دێنا کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو دایک و هەر شاد و سەرکەوتوو بن.